حەمە ڕەشید خانی بانە جەنەڕاڵی هێزی کۆماری کوردستان ساڵانێکی زۆر دژی حکومەتی ئێران شەڕی کردووە. لە ماوەی 76 ساڵی تەمەنیدا ڕوبەڕووی گەلێک هەوراز و نشێو بۆتەوە و بە تایبەتی 15 ساڵ ئاوارە بووە و دەست بەسەر کراوە، دوور خراوەتەوە بۆ شارەکانی مووسڵ و ئامێدی و ڕوومادی و کەرکووک و سلێمانی. حەمە ڕەشید خان لە کۆماری کوردستان بەشداری کردووە و پلەی ژەنەڕاڵی پێدراوە. لە ماوەی ژیانیدا پەیوەندیەکی باشی لەگەڵ مەلا مستەفای بارزانیدا هەبووە، پشتیوانی تەواوی لە شۆڕشی ئەیلول کردووە. ڕەشیدخانی بانە کەسایەتیەکی تایبەتی بووە کە لە منتیقەی بانە و لە منتیقەی پێنجوێندا کە هاومەرزن بە تایبەتی هەڵکەوتووە. ساڵی 1970 لە گوندی شوێگوێزان لەدایک بووە. کوڕی قادرخانی شوێگوێزانە، کوڕی عەبدوڵڵابەگە، کوڕی باتیرە گەورەی بارانبەگە کە زۆر مەشهورە. ئەم کەسایەتیە کە هەڵکەوتووە لە ساڵەکانی 1924دا باوکی بەڕەحمە دەستی قادرخان ئەو جێیەگرێتەوە. کەسایەتێکی تایبەت و بەرجەستە بووە لە سەردەمی ئەوە کوردایەتی شێوەیەکی تایبەتی بەخۆی گرتووە، چونکە لەو زەمانەدا ئێرانیەکان هجوومیان کردوتە سەری، ئێرانیەکان شکاون لە وێنە لە شەڕی وێنەدا. حەمە ڕەشیدخان ساڵی 1940 لە دارۆخانەوە حرەکە دەکا بەرەو بانە بۆ گرتنی بانە ئەگرێت، سەردەشت ئەگرێت، سەقز ئەگرێت، مەریوان ئەگرێت. لەم منتیقەدا حکوومەتێکی خۆجێیی تەشکیلەکە لەگەڵ ئێرانیەکان بە ئیتیفاق دەکەن بۆ ماوەی 4 ساڵ حکومڕانی ئەم مەناتیقانە دەکا. لە ماوەی ئەو 4 ساڵەدا ڕۆڵێکی زۆر کاریگەر و گەورەی هەبووە لە ناو عەشایر و لە ناو خەڵق و لە ناو ڕۆشنبیران و لە ناو کەسانی ئاینی و ئەمانە هەر هەمووی کۆ کردوتەوە لە دەوری خۆی. بۆ نمونەکە وەختێک بانەی گرتووە، بانە شوێنێکی زۆر حەساس بووە کە قۆرخانە بە قەولەڵە جبەخانە یا عەماری ئەڵمانیەکانی لێ بووە، 10,000 بڕنەوی تیا بووە کە بانەی گرتووە ئەم 10,000 بڕنەوەی تەوزیع کردەوە بەسەر خەڵقدا بەبێ ئەوەی هیچ شتێک بوو کە سوکاری خۆی هەڵگرێ. کەواتە حرەکەتی کردو بەرەو سەقز 4,000 مسلحی لەگەڵ بووە. ئەمە ئەگەر ئەو خەڵقە نەبێ و دڵسۆزی ئەو خەڵقە نەبێ 4,000 کەس لەو زەمانەدا بە کەس کۆ نابێتەوە. تەوەن حەمە ڕەشیدخان کوڕی قادرخان، کوڕی عەبدوڵڵابەگ، کوڕی بارانبەگ و سلێمانبەگە. کەم سلێمانبەگە نەوەی سلێمانبەگی گەورەی بانەیە کە لە مێژووە بانکی مێژووی گەورەی هەیە کە یەکێک لە کەسایەتیە ئاینی و بەگزادەکانی بانە و گەورەی بنەماڵی بەگزادەکانی بانەیە. سلێمانبەگی نەوەی کرد ئەمە بەستەوە کە چەڵ ناسراوە ئەبێتە باپیرە گەورەی حەمە ڕەشیدخانی بانە. حەمە ڕەشیدخان خەڵکی خۆی لە بانە لەدایک نەبووە، خۆی لە بانە دایک نەبووە. لە ساڵی 1989 لە گوندی شوێگێزانی دەڤەری شلێر کە ئێستا سەر بە باشووری کوردستان و سەر بە هەرێمی کوردستان و سەرکار دەوڵەتی عێراق بووە، لەوێ لەدایک بووە. بەڵام بۆ پێی کە بەڕیشە بنەماڵەکان ناوچەی بانەیە و زۆربەی زۆر چەکدارەکانیشی لە ناوچەی بانەوە دژ بە دەوڵەتی ئێران ئەنجام داوە و بە حەمە ڕەشیدخانی بان ناسراوە. حەمە ڕەشیدخان کوڕی بنەماڵەیەکی گەورەی بەگزادەکانی باشوور و خۆڵاتی کوردستانە سەر سنوورە، سنووری دەستکردی باشوور و خۆرڵات. ئەمە یەک وە کەسایەتێکی بنەماڵەیی بووە، خاوەمەڵک بوون و لە پاڵیشیە کەساری شۆڕژگەر بۆ چکە هەموو تەمەنی لە شۆڕش چەکداری و لە دەستەسەریا بەسەر دەدووە. حکوومەتی عێراقی بە بەردەوامی هەوڵی داوە مەیلی حەمە ڕەشیدخان بۆ لای خۆی ڕابکێشێ تا لایەنگری حکوومەتی عێراقی بکات و دژی شۆڕشی ئەیلولی مەزن بوەستێتەوە. بەڵێنی ئەوەیان پێدا بوو کە وەک سەرۆکی کورد حسابی بۆ دەکەن، بەڵام لە وەڵامدا بە نوێنەرانی عێراق دەڵێ کورد سەرۆکی خۆی هەیە، ئەویش مەلا مستەفای بارزانیە.
طبعا من خەڵکی پێنجوێنم محەممەد ئەمین پێنجوێنی لە پێنجوێن لە دایک بووم لە پێنجوێنی ژیاوم تا تەمەنێکی زۆر ئێمە وامان بیست وایان باسە کرد کە حەمە ڕەشیخان یەکێک بووە لە سەرکردەکانی شۆڕشی مەهاباد وە کە شۆڕش بووە حەمە ڕەشیخان پەیوەندی کردووە لەگەڵ قازی محەممەد و چووەتە ناو شۆڕشی مەهاباتەوە و لێوێ بۆ بە وەکو ڕئیسی ئەرکانی جەیش و ماوەیەک بەرپرسی جەبهەی سەقەز بووە و لە هاتنی سوپا و جەیشی حکوومەتی ئێرانە کە هاتوون ناوچەکە بگرن حەمە ڕەشیخان لە جەبهەکەی خۆی نەبەردێکی زۆری پیشان داوە و بەرەنگاریان بۆ تۆ ئەو جەبهەیە نەیتوانیەوە لەشکری حکوومەتی ئێرانی ئەوسا ئەو جەبهەیە بگرێ. حەمە ڕەشیخان ناسا بە جەنەڕاڵ حەمە ڕەشیخانی بانە کەیەکێ لە سەر عەشیرەتی بەگزاوی بانە. حەمە ڕەشیخان کپلی جەنەڕاڵی لەلایەن قازی محەممەدەوە پێ بەخشراوە لەبەرەوە پێشی وساوە جەنەڕاڵ حەمە ڕەشیخانی بانە. ساڵی 1970 لە گوندی شێگێزان کەسە بە ناوچەی پێنجوێنە و لەدایک بووە. پیاوێکی کۆمەڵایەتیان زۆر بەقووەت بوو ئەو کاتانە کە من زمانی حەمە ڕەشیخان ببینی ئاخیرەکەیم ببینی ئەمەکەی بەڵام هەمیشە دایم حەمە ڕەشیخان حەزی کردووە لەگەڵ فەقیران و هینانەکانە یارمەتیان. لە ساڵی 1925 ڕەزاشای ئێران فەرمانی بە سەرهەنگ خولی خان کرد دەکات با پاڵپشتی ژمارەیەک لە سەرۆک خێڵەکانی مەنگوڕ دیبوکری و مامەش هێرش بکەنە سەر گوندی وێنە کە جێگای نیشتەجێبوونی خانەکان دەبێت. حەمە ڕەشیخان لە هەڕەتی لاوێتیدا دەبێت بڕیار دەدا بەرپەرچی ئەو هێزانە بداتەوە. ئەوەی جێگەی سەرنجە حەمە ڕەشیدخان توانی تەنیا دەچەکدار لە دەوری خۆی کۆبکاتەوە بۆیە توانیان هێزەکەی ئێران و چەکدارە عەشایرە کوردەکان بشکێن و پاشەکشەیان پێ بکەن و چەندین سەربازی ئێرانی بکوژن. هەروەها سەرۆکهۆزی مەنگوڕەکانیش لەو شەڕەدا دەکوژرێت. حەمە ڕەشیخان بە درێژایی تەمەنی خۆی لەو لەحزەی کەیتر باوکی کە قادرخانە کۆچی دوایەکە لە 1924 زاینی لە 1920 زانەی تبێتە گەوری بنماڵەکەی کە سەرپەرشتی ئیدارەکردنی هەش برای خۆشی دەکات. ئەمە و براکانی و ئامۆزاکانی و برازاکانی و کەسوکارەکەی بۆیە لێرەوە حەمە ڕەشیخان کە لە 1920 زاینی کە تبێتە گەوری بنماڵەکەی دەوڵەتی ئێران لێوە دێنە سەوسۆ دەوڵەتی ئێران ئەمە لا ئاخوازێتەوە سوپای کرد نەجە پۆلیسان بە 2000 چەکدارەوە کە 1000 چەکداریان لە وەزی عەشایری دیبوکری مامەش من گۆڕبوون لەیانەی تەسنووری گامارۆ بۆ شوێگێزان بۆ وێنە کە سنووری نێوان باشتر و خۆڵات کوردستانە پێکدادان ڕوەدات. حەمە ڕەشیخانی بانە ئەتوانێت بە 11 چەکدارەوە لە کوڕ و کەسوکار و خەڵکی ناوچەکەی بە چەکێکی زۆر سوکی 11 تیری بەرامبەر ئەم سوپایە بۆستێ بۆ ئەم سوپایرانە بۆ ئەشکێت چکە ئەگەر سەرنج بێ پشتی وێنە شوێگێزان پشتی وێنە هەمووی ناوچەکی دارستان و شاخی بەرزە. ئەم هێزی حەمە ڕەشیخان کراون بە سێ بەرەوە لە سێ شوێنی جیاجیە لە ناو دارەکاندا خۆیان حەشا تەقایان لە دەوڵەتی ئێران کردووە بە هات و هاوار وایە هێزی حەمە ڕەشیخان زۆرە بەمە بەش لە سوپاکە لە کاتی هاتنەخواران لە شاکە فلێر بوونەتەوە و گیان لەزداوە. ڕۆڵی کوردایەتی زۆر بەقووەت بووە چونکە لە زمانی حەمە ڕەشیخانە کە ڕەزاشا هاتۆتە سەر حکوم کە چووە ئەستەمبوڵ بۆ لای ئەتاتۆرک و گەڕایەوە ئەیویستی وەکوی ئەتاتۆرک ناوی کورد هەر نەهێڵێ بە هیچ شێوەیە کەشفی حیجابی دروست کرد جیلی کوردی مەمنوع کرد تا لەو سەردەمەیە بوو کە حەمە ڕەشیخان دەستی کرد بە کوردایەتی حتا لە دێهاتەکانی منتیقەی بانە و مەریوان و سەقزۆمانە خەڵقی دێهات کە ئەهات بۆ شار لەبەرەوەی ئەبووە کڵاوی پەهلەوی لەسەر بوایە شەڕواڵی عەجەمی لە پێیا بوایە شەڕواڵەکانیان بە پەد ئەبەست بۆ ئەوی وابزان ئەمە شەڕواڵی تەنگە لە پێیارەیە لەو کاتەیە کە حەمە ڕەشیخان هجوومی کردووە ئێرانیەکانی شکاندووە و ئەو ئوبوهەتەی ڕەزاشای
لە منتیقەکە لە بین بردووە خەڵک دەستی کرۆتەوە بە کوردایەتی و چاوی ڕەزاشایە شکاندووە لەو سەردەمانەدا. ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو حەمەڕەشخان چونکە کەسێکی بە تایبەتی بڵێن زۆر عەسکەری بووە، زۆر نیزامی بووە، زۆر ئینسانێکی میهرەبان بووە، کەسێک بۆ ڕاستگۆ بووە، قەت لە پشتەسەر بەحسی کەسی نەکردووە و هەمیشە عەشایەرەکانی کۆ کردوتەوە تەنها لە منتیقەی بانە و سەقز و سەردەشت و مەریوان و هەموو عەشایەرەکان لەگەڵی بوون، لە حەرەکەتەکەیە هەموو لەگەڵی بوون، هەموو هاوکاریان کردووە. بڕوا ناکەم لە منتیقەکەدا کەسێک بوو بێ کە دژایەتی حەمەڕەشخانی کردبێت لە عەشایەردا، هەموو عەشایەرەکان لەگەڵی بوون. تایسە نەمبیستۆ کەسێک تەنها لە گرتنی مەریوانە هەندێک عەشایر کە لە ئەنگلی شایەنە کرد، ئەوانیش لە گرتنەکەی ڕۆیشتن بەجیان هێشت. عەشایەرێکی مەحدودی کەم بوون ئەوانە لە منتیقەی مەریوان. لە منتیقەی بانە و سنە و مەریوان و پێنجێن ناوی حەمەرەشیقان هەبووە و بڵاو بووە و حتا هەندێ بالۆرە و هینی شعبی شەیە گۆرانیان پیاڵە ئاغام حەمەرەشیخان خەڵقی وێنە و دارۆخان. ئای لە حەمەرەشیخان ماڵی وێنە و دارۆخان بەدەمان چە شەر دەکا لەگەڵ حکومەتی ئێران کە لەبانە بڕێ بوو لە قەبەغوو بوو میوان کاغەزێکی دەنووسی لەسەر هەنگوو عەلیخان. ئای بارانە و باورانە ئەوەی هەوای باورانیە یارەت و هەوایەدا هەرمەیلی جاورەحنیە و لەسەر ئێران شەڕەیاونە هەری لی سۆڕۆح سۆڵەومەیان لە تۆ پاوشاحیە عەڵی ئاغای حەو بەحرەیەشی خەیان لەو حەمەرەشیخاونە ئاویە لەو خۆی فیە شەگدەیان بۆ دەمانی چە شەڕەیە دەوکە ئەو لەگەلە دەوبەتیە ئێورایان بێنن قەزبەیە دۆزن ئەلەتی مساون و حەیالی و خەیان ڕەسەشان بەحیەیە بێومێ ئەو بڕواد بۆ خورێد سەر ئەوەی ناوەوە بەیە سەریە وەنی تاوە و بەفرون و بەران ڕەحمەخانی خەیالی لخەر بڕوادە بۆ سەرەیە قەبرەیە سەلیم خاوری حیە وەورۆ ئەو بۆ گەڕەوتی جوولۆکەر ئەوەرێ مەدی خەیال سواردێ ئەراوی بەبەڕواح بۆیۆ خیەوەیەر ئاغای حەمەڵایە بیرخەر ئەراوی بەبەڕواح بۆیۆ ساختمان. من کەسی مەریوانیم دی بوو باسی حەمەرەشیخانیانە کرد کە لە وەختی شۆڕشی مەهاباتە هاتوون ناوچەی مەریوانیان گرتووە و باسیەکرد حەمەرەشیخان بە سواری ئەسپێک لە پێشەوە ڕۆی و دەستە سڕێکی سووری بەستە بوو بەسەریەوە و تفەنگە بڕناوەکەی لە بەردەم دانابوو لەسەر زینی ئەسپەکەی دانابوو چۆن بەرەنگاری پایەگاکانی سوپای شاهنشایی ئێران بۆ و چۆن ناوچەی گرتەوە چۆن خەڵک بە گۆرانی و مۆسیقە و هەلهەلەوە پێشوازیان لێ کردووە. ئەمە خزمە مەریوانیەکانمان کە هاتن ئەگەر باسی حەمەرەشیخان بکرایە ئەمانەیانەوت لە ناوچەی مەکوریان و وتر ئەو تەواان ئەوەی کە دەسەڵاتی جمهوریەتی کوردستانی مەهاباد گەشت بێتێ حەمەرەشیخان ناوبانگی هەبووە و بە تایبەتی لە ناوچەی پێنجۆن و تا گاتە سلێمانی و مەریوان و سنە و ئەو ناوانە حەمەرەشیخان وەکو کەسێکی ئازا و شۆڕژگێڕ و نەترس ناوبانگی دەرکردو. شخصیەتێکی گەورەی هەبووە لە ناو لەشکری مەهاباتە و لە ناو حکوومەت و شۆڕشی مەهاباتە. ڕۆڵی ئەو تەوان دیار بووە کە ئەڵێن ئەو هاتووە و خۆی و چەند سوار و چەند چەکدارێکی لەگەڵا بۆ و کە چۆتە ناو
کۆماری مەهاباتەوە قازی محەممەد باسی کردووە کە هێزێکی گەورەی کوردەکانی عێراق وەختەوە ئەوە بۆ بە قیادی حەمە ڕەشیخان لەشکرەکەی ئێمەی بەهێز کرد و هەموو ئاغاکان و سەرکۆز و ئەوانە لە منتیقەی پێنجێن و مەریوان و حتا شارە زۆر و دەور و پشتی شارباژێر ئەو کەسی یەکەم بۆ هەر وەختە ویستی بێتی ئەو سەرکۆز و ئاغایانەی کۆ کردوتەوە و ئەوەی کە ویستبێتی توانیوێتی قەناعەتیان پێ بکا و لەگەڵی بن وەختێک کە چۆتە ناو شۆڕشی مەهاباد حکوومەتی ئێرانی وەکو من بیستمە بەڕەسمی ئەمری یاعدامکردنی دەرکردووە ئەمری کوشتنی دەرکردووە و زۆر جار هەوڵیان داوە پەیوەندیان لەگەڵ کردووە کە لەگەڵ حکوومەتە پەیوەندی بکە لەگەڵ حکوومەتی ئێرانە ڕەبزی کردووە ئەوان بە دوژمنێکی سەرسەختی خۆیانیان زانیوە ئەوانە تر بە ئاغایەوە بە هەژاریەوە بە گەنجیەوە بە خوێنەواریەوە بە شتێکە لە شۆڕشەکانی بڵێن ڕۆژهەڵات و یا کۆماری مەهاباد بەشدەریان کردو بە هیوای ئەوەی کە دەوڵەتێکیانی بۆ کورد دروست ببێ و کوردی ژۆک و هەموو نەتەوە و میلەتەکانی ئەو ناوچەیە کیان و سەربەخۆی و شەخصیەتی خۆی هەبێ بەو هیوایە چوونەتە پێشەوە هەر کەسێکیش کە لە دەوری ئەو کۆ ببوو بێتۆ یا لە دەوری سەرکردەیەکی تریا لە دەوری قازی محەممەد کە بەلام بەزفار ڕۆی خۆی و هێزێکی گەیشتە ناوێ ئەمانە هەر بەو ئومێدە چوون کە کوردستانی دامەزرێن و کوردی ژۆکە و هەموو دنیا هەموو میلەتان دەوڵەت و کیانێکی هەبێ و کەرامەت و شخصیەتی خۆی پارێز داوا لە خەڵکو و هۆزەکانی ناوچەکە دەکات کە هاوکاری بکەن لە ڕزگارکردنی شاریبانە ئەگەرچی پشتیوانیان لێکرد بەڵام لە ساڵی 1926 بۆ 1927 شکستیان هێنا. بەرحاڵ ئەمە یەکەم ڕوبەڕوونی حەمەشخان لەگەڵ دەوڵەتی ئێراندا ئیتر بەردەوامە لە هەموو ڕوبەڕوونیەکدا دەوڵەتی ئێران هەوڵی داوە لە ڕێی دەوڵەتی عێراق کۆشکاتی لێ بکات حەمەشخان دەستگیر بکەن بە هەندێک جار بە میوانداری بە کۆبوونەوە بە خیانەتکردن لێی بۆیە تا 1970 حەمەشخان خۆی جوای دەکات لە چەندی شۆڕشە بەشداری کردووەوە مەسەن ئەو ڕوبەڕوو چەکداری لەگەڵ دەوڵەتی ئێران کە 1925 کە بە شەڕی ئاغاداوە ناسراوە شارەکەی بۆ گرتی شاری بە 1920 یەکەم زوتنەوەی چەکداری گەورەکەی 1942 بۆ 44 کە بەهۆی شارەکانی بانە و سەردەشت و سەقز و دیوان دەرەوە مەریوانەگرێت ئەمە 4 ساڵە خایانێت بەشداری کۆماری کوردستانی کردو لە 1946 زاینی بەشداری لە شۆڕشی ویلا کردو 1970 زانی کۆچی دوایی ئەکات لەم شۆڕش و ڕاهپەردانە بەشداری کردووە ئەوەشی کە بەشدا ئەوەش ئەو ساڵانشی کە حەمەشخان شۆڕشی تیانەکات بەجای شۆڕشی تیانەکات دەستبەسەر بووە لە لایەن دەوڵەتی عێراقەوە بۆیە تەمەنێکی زۆری بە بەرەنگاربوونەوەی دوژمنایەک بەسەر بردووە بە تایبەتی دەوڵەتی ئێران چکە پێی وا بووە دەوڵەتی ئێران ئەو دەوڵەتەیە کە بەشێکی های کوردستانی داگیر کردووە ناوچە زێدی خۆی بنماڵەکەی داگیر کردووە لەگەڵ خەڵکی خوا زۆر خراپەوە